بەڵێ سۆما دەچین لە تەوریەکەی پرۆگرامی ئەمڕۆمە سەبارەت بە بڕێوەچوونی کۆنفرانسێکە لە دوێن و ئەمڕۆدا بناونیشانی ژنانی عێراق لە نێوان تند و تیژی و بەرپرسی یاساییدا کە تێدا کۆمەڵێک لە ئافرەتانی عێراق لە لقی بەڕیتان بۆ یەکەمین جارە کۆنفرانسەکەی لەو شێوازە ساز دەدەن دێر ئەمان بە بەشداری دایان کەس لە هەڵسوڕاوانی مافەکانی ژنان هەروەها ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و پەرلەمانتەران و دادۆران و پارێزەران بەڕێوە دەچێت ماوەی دوو ڕۆژە کۆنفرانسەکە دوێن یەکەم ڕۆژی بوو ئەمڕۆ دووەم ڕۆژی کۆنفرانسەکە ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە کۆنفرانسەکە و سەبارەت بە ڕۆڵی ئەم ژنانە لە کۆمەلگەدا هەروەها ئەو پێشە لە یاسای و مافانی کە بەرامبەر بە ژنانی عێراق و هەرێمی کوردستان دەکرێت چین و کامانە و چۆن لە کۆنفرانسەکەدا تشک دەخرێتە سەریان چۆن ئەتوانن ڕێگەی ئەم کۆنفرانسەوە چارەسەری پێویستی بۆ بدۆزرێتەوە لە چینە لای زۆر بەڕێز دنیا ڕامە چالاکوان لە بواری ئافرەتان لە سوید بەڕێزان ڕاستەخۆ لە ستێدیۆ لەگەڵمان ئامادەن. دنیا خان سڵاو لێ ببارێت بەخێر بیت. زۆر بەخێر بێت دنیا خان. کۆنفرانسەکەتان مای دوو ڕۆژ بەردەوام دەبێت دوێن یەکەم ڕۆژی بوو ئەمڕۆ دووەم ڕۆژی بوو. دەبێت سەرەتا باس لە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە چۆن بڕێوە چوو ئامان چۆن لەم کۆنفرانسە چییە؟ کۆنفرانسەکەمان ئێمە کۆمەڵی ئافرەتانی عێراق لقی بەریتانیا ئەم کۆنفرانسەی جێبەجێ کردگە لێرەوە ماوەی دوو ڕۆژ وەکو تۆ گوتت ئەخایەنێتن. کۆنفرانسەکە دوێنێ افتتاحەکەی سەعاتدەی بەیانی بوو بە ئامادەبوونی کۆمەڵێک چالاکوانی ڕێکخراوی مەدەنیەکان هەروەها ڕێکخراوەکان خۆیان کۆمەڵێک ئەندام پەرلەمانەکانی عێراق و کوردستان هەروەها پارێزەرانی کوردستان ئامادەبوون لەوێندەرێ. ئامانجی سەرەکی ئەم کۆنفرانسەمان کاراکردنی کاری هاوبەشی و پاڵپشتیە لەلایەنی کۆمەڵەکەمان و لایەنی بەرپرسی دیاری حکومی وەکو پەرلەمان ئەنجومەنی دادوەری ئەوانە هەتا دوایی. باشە دنیا خان ئەو بابەتانی کە لە ڕۆژی یەکەمی کۆنفرانسەکە باسی لێو کرا چی بوون و ئەم ڕۆژ بە هەمان شێوە بابەتای خۆ پانێڵانی کە پێشکەشەکرێت لە کۆنفرانسەکە چی لە خۆی گرتو لایەنکیەوە پێشکەشەکرێن؟ دوێنێ لەلایەن قازیەک پێشکەشکرا ئەو بەراوردی یاساکانی کوردستان لەگەر ئەو یاسانێک کە لە حکوومەتی فدرالی هەیە بەڕاستی ینی جیاوازیەکی زۆری هەیە هەرچەندە لێرانە یاساکان باشتر بەڕێواتێتن بەڵام هەر چۆنێک بێتن یاساکان کۆنن ئەبێ پێویستی پێ بگۆڕدرێتن هەمووی لە ساڵی هەفتاکانەوە دامەزراوە هەندێک یاسای لێرانە لە کوردستان کارا کراوە نوێ کراوەتەوە بەڵام هێشتا پێویستی پێێتی. باش ئەو جیاوازیانە خۆی لە چیا بینێتەوە لە یاساکانە کە هەیە؟ زیاتر لەو یاسایانەی کە جیاوە تعددی زەوجات یعنی بە کوردی نازانم فرەژنی پێڵێن لەوانە زیاتر ئەبێ کار یعنی ئیشی لەسەر بکەین هەروەها ئافرەت چەسانەوەی ئافرەت لە هەموو لایەنەکەیەوە لە شوێنی کارکردنی لە ماڵەوە و تند و تیژی ئافرەت لە ماڵەوە زیاتر تند و تیژی خێزانی دوێنێ باسکرا لە یەکی لە تەوەرەکان لەلایەنی یەکێک لە کچەکانی پارێزەر لە عێراقەوە هاتبوو بەراوردێکی کردبوو ڕیپۆرتاجێکی کردبوو لەسەر ئەوانەی کە لە کوردستانەیە لەگەر عێراق. بەڵێ دنیا خان کۆنفرانسەکە گشتگیرە بەوەی کە ژمارەی بەرچاو لە چالاکوانان و ژنانی عێراق لە ناوخۆی عێراقە لە دەروی عێراقدا و ئەو کەسانی کە بەشدارن تەنیا ئەتوانین بڵێ ئەوانەی کە بە زمان و یاخۆ بەڕێگەز عەرەب بن خانمانی کوردیش ڕۆڵی باشە لە کۆنفرانسەکەدا هەمێ باسی ئەوم بۆ بکەیت. بەری ئەمڕۆ یەکێک لەوان لە تەوەرەکانی ئەمڕۆیە کە ڕێزان خان ڕێزان دلێر باسیەکاتن و هەروەها سروەخان ئەمڕۆ تەوەری هەیە سروە عەبدولواحید باسی ڕۆلی ژنان و ئافرەتانە کاتن لە کوردستان و بەراوردیشێکە لەگەر ڕۆلی ئافرەتان لە عێراقەوە و هەروەها ئەمڕۆ تەوەرێکی سەرەکیمان هەیە لەسەر شەڕتەرەکانی کوردستان باسەکرێتن هیوادارینەوە ئاڵوگۆری ینی ئەوە چێ هەبێ سوودێکی هەبێتن خۆت بەشداریت کردووە بابەتت هەیە لە کۆنفرانسەکە؟ نەخێرە من تەنیا ڕۆلی تەرجمەیان بۆ ئەەکەم بە کوردی ئەگەر هەیە تەرجمە لەوێ بەڵام ئەگەر هەروە ڕێی خەریف و کۆنفرانسەکەشم لەگەریان. ڕۆژ یەکەمی کۆنفرانسەکە ئەتوانین بڵێ زیاتر تایبەت بۆ بە ژنانی عێراق و کێشەگیری گرفتەکانی ئەوان بەرێ حامیەکان پارێزەرەکان لە عێراقەوە هاتبوون کچەکان زیاتر ئەویان دیار خستکە ئەو ڕۆڵێکە لە ئافرەتان لە عێراقەیە هەروەها ئەو بربەستانی کە ئافرەتان تووشە بن لە عێراق چونکە هەر چۆنێک برێن عێراق ئێستەباری ئابووری و ئەو شتانە تەسیرەکە لەسەر وەزعی خان باسی فرەژنیت کە لە عێراق دەکەکە لە کێشە هەرە سەرەکیەکانی ژنانی عێراق جیاواز لە فرەژنی چ کێشەیەکی دیکە هەیە ئەوەندە زەق بێت ئەوەنە دیار بە کە ژنانی عێراق بەدەستێ بناڵێنن خۆشحالەکە لە شێوازەکان پێی دەچێت خێزان لە
زۆر کێشەی هەرە گەورەیە لە عێراق یعنی پیا و زۆر ینی هەمووی کۆمەلگاکە پیاوە سالاریە زیاتر ئیدی ئافرەت زۆر تو بەرەنگاری تند و تیژیە بێتن لە ناو خێزانەکەی خۆی دوای لە کۆمەلگاکەی لە دەرەوە لە شوێنی کار لە هەموو جێگایە باشە دنیاخان هەڵبەتە وەک کۆمەڵی ئافرەتانی عێراق قڵقی بەریتانیا یەکەم کۆنفرانسەکەیان لە سلێمانی ئەنجام نێدەن ئەمە چ شتێک بە دیاریکراوی وای لێکردن کە بن کۆنفرانسێک لە سلێمانی ئەنجام بە لەسەرم بابەتە ئایا کێشەکانی ژنان ئەو کێشانەی ڕوبەڕویانە بێتەوە یاخود ئەو فرەژنێکە بەڕێستان باستان کرد یاخود کۆنی یاساکان ئەمانە گەیشتونە تا حدێک کە وا بکات بین کۆنفرانسێک لە سلێمانی سازکن یاخود ڕاستە ئەوانەی گوتت هەمووی بەس بە سەرەکی بە تەوەری سەرەکی کە ئێمە ئیشی لەسەر بکەین ئەوەیە بیستمان پاڵپشتیەک پەیدا بکەین نێرانە لە لایەنی حکومی و پەرلەمان و دادپەروەری ئەنجومەنی دادپەروەری چونکەوە زۆر گرنگە ئەگەر ئەمانە پاڵپشت بن و ئیش بکەن هەریەکە و لە جێگای خۆی ئەندام پەرلەمانەکە لە پەرلەمانەکەیەوە ئیش بکە لەسەر یاساکان ئەنجومەنی دادوەری یارمەتیمان بداتن بتوانین ئەوە زۆر گرنگە بۆ کاری ئافرەتانەوە تاتانە پاڵپشتی هەرێمی کوردستان بۆ یاساکانی عێراقی و تەسیریش بکەین لەسەر حکوومەتی فدرالی بتوانین لەوێندەر چونکە هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی کە هاتوون عێراقینە نە پەرلەمانی عێراقیشی تیا بۆ جیاواز لە ئەندام پەرلەمانەکانی کوردستان چۆن ئەتوان ئێوە کاریگەری دروستکەن چۆن ئەتوانن بڕە کاریگەریتان لەسەر بۆ نمونەیەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانی عێراق و پرۆژە یاسانە کە باس لێوکە یاساکان زۆر کۆنن ئیساڵی حەفساکانە ئەو ئەندام پەرلەمانانی کە بەشدار بوون ئەندام پەرلەمانی عێراقیەکان بە تایبەتی ئەوان داواکاریێکیان هەیە بۆ بتوان گۆڕانکاریێک لە یاساکاندا بکرێت شازەکان پاڵپشتی ئێوە وەربگرن ئێستا ئەوان لەسەریانە ئەوان ئیش بکەن لە ناو پەرلەمان ئێمە تەنیا ئەتوانین شتەکانیان بخەینە بەردەست داواکاریەکانی خۆمان بخەینە بەردەست ئەو شتانێک کە هەمانە ئەو داتانێک کە هەمانە کۆمان کردوتەوە بیان دەستیان ئەمینێتەوە لەسەروان کاریوان لە ناو پەرلەمان و کارابوونی ئەوان کەواتە ڕاستباردە و پێشنیازەکانی کۆنفرانسەکە لەلایەن پەرلەمانتارەکانەوە پێشکەش بەلایەنە پەیوەندیدارەکانی ترت کرێت بۆی کە کاری لەسەر بکرێت لایەنی ئەوەش ئەنجومەنی دادپەروەریش لایەنی قازیەکان و مەحامیەکان ئەوەش گرنگە چونکە مەش تەسیرەکە لەسەر گۆڕینی یاساکان داتەوە ئامارەکان هیچیوە خراوەتە ڕوو لە کۆنفرانسەکەدا بە وردی دوێنێ ئارزیش کرا لە شاشەکەشەوە و درایتە دەستیشیان و چی دەڵێن دوایش ببوورە لە کۆتاییشە ئەمڕۆ لە کۆنفرانسەکە لە ژنەیەک پێک دێتن لە کۆنلایەنی لە کۆمەڵەکەیمەوە چەند کەسانێک و لە چەند کەسانێکی دیاری شاری سلێمانی و بەغدا هەروەها چەند ئەندام پەرلەمانێک و چەند دادوەرێک لە ژنەیەک پێک دێنین ئەو داتانێک کە کۆمان کردوتەوە و زیاتریش ئیشی لەسەر بکەین کۆ بکەینەوە لێرانە و لە حکوومەتی فدرال هەمووی ئەو بتوانین ئیش پێ بکەین و بیدەینە دەستژێر دەستی پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنی ڕاستپارتوو داتاکان پێشکەشی پەرلەمانی کوردستان و پێشکەشی پەرلەمانی عێراق دەکرێت و حکوومەتی کوردستان و عێراق و هەروەها ئەنجومەنی دادپەروەری کوردستان و عێراق بەڵێ باشە دنیاخان باس لە کێشە و گرفتەکانی ژنان کرد کە باس لەوەش کرد کە لە کۆنفرانسەکە باسی لەو کراوە تیشکی خراوەتە سەر دیارترین ئەو کەشۆ گرفتانی کە ڕوبەڕووی خانمانی هەرێمی کوردستان و هەروەها عێراق بێتەوە چ جیاوازیەکیان هەیە لەگە وڵاتانی دیکە ئەو کێشە و گرفتانی کە ڕوبەڕوویان ئەبێتوانە لە هەرێمی کوردستانە زیاترە بەراورد بە وڵاتانی تر یاخود لە وڵاتانی تر ئەمە نییە ئەکیت هەیە لە وڵاتەکان لە هیچ جێگایەک نییە تونند و تیژی نەبێت لە هەموو جێگایەک هەیە بەڵام ئەمێنێتەوە لەسەر یاساکان و چۆنێتی بەڕێوەبردننی یاساکان و یاخود کۆنی و نوێی یاساکان احتیمالە لە وڵاتانی دەرەوە زیاتر پێشکەوتوترە یاساکان ئەگۆڕدرێ ساڵانە ئیشی لەسەرکری ئەگۆڕدرێ ئەوش بەهۆی ڕێکخراوەکان کە لەوێن دەرهەیە هەروەکوم بەڵام لێرانە نەگۆڕدراوە ئەوەیە مشکلەکەی سەرەکیمان لێرانە بۆیە ئەگەر لێرەش بتوانین بیگۆڕین هیچ جیاوازی زۆرەوە نابین بەم یاسانە کرا وەک باست کرد یاساکان کۆنا کە پێویستە تازە بکرێتەوە بەڵام کاری پێکرێت لێرەوە بەڵێ کاری پێکرێ بەڵام کۆنا یعنی زۆر گرنگی نییە بۆ ئافرەت ئێمە پێویستمان ئێمە ئێستا هەدەفی سەرەکیمانەوەیە بتوانین ئەو یاسایانە بگۆڕین بە پاڵپشتی ئەو لایەنێک کە باسم کرد بۆەوەی بڕوا لەگەر ژیانی ڕۆژانەی ئافرەتانی ئەمڕۆ سەردەمی وەکو ئافرەت لە سەردەمێکە پێشکەوتو ئێستا سەردەمەکە پێشکەوتوە بێ ئافرەتەکانش دەست نادا کۆنا دنیا خان
جیاواز لەوە تۆ ئەوکو ژنێکی کورد کە لە دەرەوەی وڵاتێکی لە وڵاتی سوید ئەژی جا وڵاتی سویدێکێکە لە وڵاتانی کە زۆرترین حقوق و ماف بەتاکەکانی ئەدات و جای ئەوەی کە بۆ ژنان ڕەنگ باشتر شارەزاوی بەڕێستان هەڵتانیاوە کە لینکێک لە نێوان ڕێکخراوەکانی ئەوان و ڕێکخراوەکانی هەرێمی کوردستاندا دروستکەن بۆی بتوانن کێشەکانی ژنان باشتر بگەێنن. بەڵێ ئێستا ئێمە هەر نفس ئەو کۆمەڵی ئافرەتانی عێراق لقێکشمان هەیە لە سوید خۆم ئەندامم لە وێندەر لە هەیئەی ئیداری وێندەر ئێستا محاولەمان کردووە لەگەر چەند ڕێکخراوێکی کوردستان کۆنتاکتێکمان هەیە بتوانین ئیش لەسەر شتە بکەین هەروەها محاولاکەین بگەینە لایەنی حکوومەتی فدرالیش بەس تۆزێ لە بەرلایەنی ئەمنیەوە تۆزێ زەحمەتترە شتێک ڕێگرە بۆ مونە لە گەیاندنی کێشەکان ئێوەکو ڕێکخراوەکان کە پێدا تێدەپەڕن لە کوردستان زۆر ڕێگرمان نییە بە خۆشحاڵیەوە زۆر ینی هەر جێگایەکی چوینە یارمەتیان داوین پاپشتیان کردوین بەڵام لە عێراقەوە تۆزە ڕێگەرمان هەیە لایەنی ئەمنی ئەمنی لەوێ ناتوانانی زۆر جوڵە بکەیت و بڕۆیتە هەموو جێگایك و بگەی هەموو جێگای ئێوەتانە کێشەکانی هەرێمی کوردستان و عێراقیش لە ڕێکی ڕێکخراوە بیانەکان و چارەسەر بکەن ئەکید ئەگەر بتوانینەوە شتێکی باشە محاوڵە بکەین بەڵێ توانین بڵێن ڕێکخراوەکان تا چارەکاریان کردو بۆی کە مافەکانی ژنان بەدەست بهێنن لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە. وڵە کارەکانیان زۆر کردووە بەڵام هەمووی دیستان دووبارە ئەگەڕێنەوە سەر یاساکان چونکە ئەتو هەر ئەگە کارێکی شەکەی کاتێککە ئەگەیە لایەنی یاساکەوە یاساکە ڕاتەگرێ ناتوانێت بەقەدەر یاساکە ئەبێ بڕۆیت بۆی ئەوە مشکلەکە یانی چێسە سەرێکێکەکەمان ئەوەیە. ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی جیاواز و ڕێکخراوە لۆکاڵیانێکی هەن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەوانە ڕۆڵیان چی بووە چارەسەرکردنی کێشەی ژناندا؟ هەندێک ڕێکخراو هەیە ڕۆڵێکی باشی هەبووە و کردوویەتی ئیشیشی کردووە هەندێکیان ئێستا ئەمڕۆ لە سەرباسی شەڵتەرەکانی کوردستانەکەن ئەم شەڵتەرانە ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە بۆ پارێزیکردن لەسەر ئافرەتان هەندێک شەیە ئافرەت ناڕواتە ئەو جێگایانە ئەوەش زەحمەتە ئەوەش مشکلەیە ئەوەش کێشەیەکی دیکە ینی لە لایەنێکی ترەوە دەبی ئیشی لەسەر بکرێتن. باشە دنیاخان لە کۆنفرانسەکە باز لە هۆشیاری هاوڵاتیان نەکراوە سەبارەت بۆی کە تونند و تیژیەکان بەرامبەر بە خانمان یاخود ئەفرەتان کەم بکەنەوە یاخود هۆشیاریەکە لە ئێستادا لە کۆمەڵگەی کوردی وەرا عێراقیشا لە چ ئاستێکە؟ باس کراوە هەر بۆ بینی کۆنفرانسە کەشمان تێکەڵاوە پیاویشتیدا بەشدار کردووە هەروەها پیاویش محازەراتی هەبووە قسەی کردووە دوێنێ هەی بووە ئەمڕۆ ئەیبیتن بۆیە ئەوەش یان شتێکی باشە کە پیا و بەشداری لەسەر پیاوچیە دنیا خەکە خۆشیان بەشدان ڕاستەخۆ لە کۆنفرانسەکە ئەمان ڕوبەڕوو خۆشیان گلەیان لە خۆیانەوە لە خۆیان خۆیانەوە هەبوو دیاتری و گلیانی کە لە پیاوان دەکرێت چی؟ توندی تیژی بەرامبەر ئافرەت ئەوە زۆر گرنگە زۆر پیاو هەیە لە ماڵەوە ینی خۆی توند و تیژی لە خێزانەوە دەست پێکابیدایەت دوای ئەڕواتە ناو کۆمەڵگا ئەدی ئەمە زۆر گرنگە پیاوشیاربی لەم لایەوە دنیاخان هەر باسی پیاوانی ژنەکەین هەندێک جار ژنان خۆیان خودی خۆیان توند و تیژی بەرامبەر بە ژنێکی دیکە ئەنجام نایەن باتەمانەوە شەیە ناتوانین لەسەر پیاوانە سۆمەرە مهێنەرە لەسەر پیاوانیش گلەیمان لە نەکەندای ڕاستە. لەم ڕۆی کۆنفرانسەکەتان دەکە زیاتر تایبەتە بە هەرێمی کوردستان ئەتانە چ پامێک بگەێنن؟ بەخوا ئەمانەوێت ئەو دەنجی ئافرەت بە ئامەوە ینی بەگشتی لە کوردستان لە عێراقەوە بگەینین بتوانین بگەینین بە وڵاتانی دەرەوە چونکە ئێستا لەم کۆنفرانسە لە هەموو وڵاتان لە هەموو لقەکانەوە هاتوون هەموو وڵاتانی دەرەوە بۆیە ئەمانەوێت دەنگمان بگەینینە ڕێکخراوەکانی دەرەوەش. دەستان خۆش بەسەرکەوتوبوونمانسای بە ئومێدەین دەنگی ژنانی کوردستان و عێراقیش بگات بە هەموو جیهان بتوان مافەکانی خوان و بە ئەرک و مافەکانیان شادبن. زۆر سپاس بە زۆر بەڕێز دنیا ڕامز چارەکوانە بواری ئافرەتان لە سوید سپاس بە زۆر بەخێر بە دنیا خان دەستەکانە خۆش.